عادەتەکە فعلەن کۆمەڵە خۆی پرسیاری تایە بەڵام ئەمە پرسیارە خۆی بکوژی پرسیارەکەی پرسیار ڕاستلەکەیە عادەت نایڵێ لە پرسیار لە ناویە پرسیارکەی یعنی بە معنایەکی تر تۆ محکوم بووی بە عادەت هەرگیز ناتوانانی پرسیار لە ئەساسی عادەت بکەیت بۆچی چونکە بۆی پرسیار لە ئەساسی عادەت بکەیت دەبێت بچیتەکوێ دەبێت بچیتە دەرەوەی عادەت یعنی دەبێت بچیتە بەر لەوەی بۆ ئەو زمانەی کە بەر لەوەی عادەت بێتە ئاراوە ئەم عادەتە چۆن دروست بوو طبعا زۆر شدەیە عادەتە ئێمە توخۆ ژیان نەمووی بە عادەت وەردەگرین بۆ نمونە و زمانەی کە قسەی پێ دەکەین ئەمە چییە ئەمە بە عادەت وەرمانگرتووە و کەس ناپرسێتەوە لەوەی ئەرێ ئەم زمانە بۆ وایە ئەرێ باشە بۆچی ئەمە بە درەخت دەڵێن درەخت بە بەر دەڵێن بەر بە فلان دەڵێن فلان بە فیسار دەڵێن فیسار ئەم پرسیارانە ناکەین ئێمە وەرمان گرتووە و ئولفەتمان پێوە گرتووە ئەیتر کە ئولفەتت پێوە گرت و لە ناویان مایتەوە ئەو کاتە ئیتر ناتوانی ینی هەتا نەیتە دەرەوە چاوت ناکرێتەوە بۆی بتوانی پرسیار لەوە بکەی کە ئەرێ ئەمە لەکوێوە هاتووە طبعا کە ئینسان کەوتە ناو عادەتەوە محکوم دەبێت بە کۆمەڵە شت دەبەسرێتەوە و ئەوەی هێزانە دەیبەستنەوە نایڵێن جوڵە بکە کە جوڵەشی نەکرد ناتوانێت بچێتە پشت عادەت خۆی ئەوەشی دنیای ئینسانەکان تهدید دەکات لە ڕاستیە ئێستا ئەوەی کە ئێمە پێوەی دەناڵێن چییە ئەوەی ژیانی ناخۆش کردین کۆمەڵە عادەتە وەرمان گرتووە خۆت لە عادەتێک زیاتر نییە یعنی ئێستا ئەو ژیانەی ئێستا خەڵکی تایە لەگەڵ ئەو ژیانەی فەرزەن 50 ساڵ لەمەوە بەرهەبووە ئەمە وەرگرتنی کۆمەڵە عادەتە بەبێ لە پرسیینەوە لی ئێستا خوێندن چیە لە مەکتەبەکان عادەتە ینی کابرا منداڵەکانی دەنێرێت بۆ خوێندن دەبێت تۆش بینێریت و دەبێت هیچ بینێرە ئیتر کەس ناپرسێتەوە وەرێ منداڵانم بۆ دەنێرم هەر ئەوەندە دەڵێ کاکەوە مستەقبە لە داوایە و دواتر ئیشەکە دەست دەکەوێت باشە پرسیارێکی ها لێرە جدی دروست نابێت لە بارێشەکانە ناپرسین کەس ناپرسیارێ باشە ئەم مەکتەبە کێ داهێنا کێ هێنایە ئێرە کێ وتی باشە با بچینە ئەوێ لە مەکتەب بخوێنی ئەرێ ئەم دارادووداریدیە چی دەخوێنی ئەی ئەم ڕازیاتە چیە دەیخوێنی ئەمانە چین ئەمانە کۆمەڵێ ڕێوڕسمی عادەتی نێمە جێبەجێیان دەکەین ڕێوڕسمی عادەتین جێبەجێیان دەکەین بۆ ئەوەی شتێکەیە پێمان ببەخشێ بۆ ئەوی کۆمەلگاکە شتێکمان پێبەخشێ ینی تەنانەت خوێندنیشمان چییە ڕێوڕسمێکی عادەتیە ینی عادەتە ئیش ڕێوڕسمە کۆمەڵە هینە پیاە تێدەپەڕی ئیتر بزانی یان نەزانی ئەوە مەوزوع نیە دەبێت بەو ڕێوڕسمانە ئابڕی ئیتر لێرەوە پرسیار لە ڕاستیا دروست نابێت لەبەرەوە کاتێکە تۆ دەیت لە هەر حەقلێکە لە هەر مەجالێکە ئەو کەسانەی کە تەنانەت خۆیان بە خاوەنی دەسەڵاتدار دەزانن لەو مەجالە ڕوبەڕووی پرسیاری جدیان دەکەیتەوە یان ڕوبەڕووی و پرسیارانەیان دەکەیتەوە کە لە ناو عادەتەکانی و لەسەر پرسیارە لە ئەساسی عادەتەکە ئیتر تووشی کێشە دەبن جواب لەوێ دەست ناکەوێت بۆچی چونکە هەموو عادەتێک پرسیار و جوابەکانی خۆی بە حازری داناوە لە عینی مەکتەبی شار وایە پرسیار و جوابەکان هەمووی ئەوانەی کە هەن هەمووی حازرن آخر چۆنە ینی ڕێژەیەکی زۆر لە پرسیار هەیە ئەوە نیە مەلزەمەیان دروست کردووە ئەوەندەیە مەلزەمەکە و پرسیارەکانی تایە لەوان نەدێتەوە ینی لەوەش نێتەوە هەر ئەوە ڕقەمەکان گۆڕەوە خۆ ڕقەم پرسیار ناگۆڕێ ئەساسی پرسیارەکە ناگۆڕێ ینی وا ناکە کە ئەم کەسە لەو بیرکردنەوە عادەتی پێ ڕاهاتووە بیخاتە ناو بیرکردنەوەیەکی تر ینی بۆ نمونە لە مەکتەبە هەرگیز نابێتە لە بە پرسیاری ئەوە بکارێ یەک و یەک بۆ دەکاتە دوو تۆ دەبێت پرسیاری ئەوە بکەێ 75 و 65 دەکاتە چەند پرسیارەکە دیاری کراوە ینی تۆ دەبێت پرسیاری ئەوە بکەی ئەوەندە تەقسیم دابەش ئەوەندە دەکاتە چەند نابێ ئەو پرسیارە بکەی ئەرێ باشە بۆ ئەوەندە دابەشی ئەوەندەی بکەین دەکاتە ئەوەندە نابێن پرسیارە بکەیت ینی ئەمە لە مامۆستا ڕاضیات ئەم پرسیارە بکە وەکو تەلەبەیە دەکاتە دەرێت چونکەەوە دەڵێ لە زمنی بەرنامەکەمانانە لە مەوزوع دەچیتە دەرێتەوە ئەمە لە مەوزوع دەچیتە دەرێ و لە فلان دەچیتە دەرێ ئەمە چی ئەمە وایە بڵێ لە ڕێوڕسمی عادەتێک دەچیتە دەرێ ئەم هەموو چوونە دەرەیە لە دین دەچیتە دەرێ لە عادەت دەچیتە دەرێ لە نەریتی کۆمەلگا دەچیتە دەرێ لە بابەت دەچیتە دەرێ ئەمانە هەمووی چوونە دەر لەمانە
لراسيا فعلا يا فيسبان بوني بتشينا در يعني بتشينا در يعني بوي شتانه جاي بسياري لباروكي خوي دابا بچیتە دەرێ فعلا تا ببینی ئەمە لەکوێوە هاتووە ینی چونکە تۆ شتەکە هاتووەتە بەردەمت خەڵکانێکی بەل لە تۆ لە ژیانی ئەوانە پەیا بوو بۆ ئەوان پێینیان کردووە لەوانەیە بۆ حەلی کێشەیەک ئەم عادەتیانێ نابێتە ئارەوە بەڵام تۆ ئێستا لێرە پەروەردەی دەکەیت ئاخر دەرەوە کوێ خۆ جاری وا هەیە دەرەوە شەر ناو عادەتە ئێستا يعني دروية فعلا هر ناوي عادة يعني خوي أو أخ جاءوي فعلا تو ناچی تدري دچیت بۆ شوێنێک دەچیت بۆ شوێنە ئەو شوێنە نە دەرەوەی عادەتەکەیە نە ناوەیەتی شوێنێکی ترە و تۆ لە جەنگانی لەگەڵ عادەتەکە لە ڕاستیە ئەوانەی جەنگ لەگەڵ عادەتەکە دەکەن خۆیان ئەوان لە قوڵایی عادەتان ینی لە قوڵایی عادەتەکەن ئێمە خەڵکێکمانەیە دەیان بینن جەنگ لەگەڵ عادەتا دەکەن شتی على ئەساس عادەتی دەکەن بەڵام ئەمانە لە کۆمەلگا زۆر مەحبوبن لە ناو کۆمەلگا امتیازاتیان پێدەدا ینی بەرزیان دەکاتەوە ئەمە ینی چی ئەمە ینی هەر فعلەن خۆیان لەناو قوڵایی عادەتان بە شێوازێکی تر ینی یاریەکە کە عادەت دەیکا بۆەوەی تۆ زێینمانکە وەکو بڵێ بۆەوەی مەجای ئەوە نەیەڵێتەوە کە کەس بی لەوە بکات بچێتە دەرێ ینی ئەوەی کە دەچێتە دەرێ خۆی هەر لە مەسلحەتی عادەت دەچێتە دەرێ لە مەسلحەتی ئەو عادەت و نەریتێکە هەیە ینی بۆ جارێکی تر بەهێزکردنەوەی ئەو عادەتە دەچێتە دەرێ طبعا عادەت گۆڕانی عادەت بە عادەت هەر نەفسی شتە ینی عادەتێ بگۆڕی فەرزەن عادەتی ئەوروپی بێنی لێرە ئەم خەڵکە وەریگرێ عادەتە ینی ئەوروپیەک چەند ڕۆژهەڵاتیەک محکومە بە عادەتەکانی ئەوروپیەکی ژۆنە محکومە بە عادەتەکانی چەند ڕۆژهەڵاتیەک ناپرسیە دەرێ ئەم عادەتانە لەکوێوە هاتوون ئەوە نەش ڕۆژاواییەک ناپرسیارەوە عادەتانە لەکوێوە هاتوون و ئەمە ینی جاکاتێک کە کەسێک جەنگی عادەتەکان کێشیان لەگەڵ عادەتەکانە نییە يعني بأساني دەتوانن چی بکەن سڵح بکەن سڵحی بین عادەتەکان عادەتێکی ئەوروپی ئێت لە زەمانێکە مەقبول نییە بەرەبەرە چی دەکا بەرەبەرە خۆی دەگونجێنەوە سڵح دەکەن ینی لە بینی عادەتەکانە سڵحی عەشایری هەیە و نیە هەموو شتێک بە سڵح حەلی دەکەی ئەمە هەیە ینی لە بینی عادەت و عادەتەکە لە ڕاستیات کێشەیەکی ڕادیکاڵ نییە کێشەیەکی ڕیشەیی نییە کێشەکان سەطحین هەر شتێک تۆ وشیاریت پێی نەبوو وە کردت باشە نەتپرسیەوە بۆ ئەمە وایە کە دین دەبێتە عادەت لەوە دەردەچێت کە وشیاری بێ چی دروست دەبێت خەڵکێک دروست دەبێ کۆمەڵێ ڕێوڕەسمەیە دەیکا وا دەزانێت چی ئەیتر وا دەزانێت خەڵک بە ئەین دەبات بۆ بەهەش وا خۆی دەبینێتەوە لە کاتێکا ئەو عادەتانێکە و جێبەجیان دەکات شتانێکی زۆر سەلن لەوانەیە هەر کۆترێک ڕابێنی لەسەر ئەو شتانێکە ئەو دەیکایانی نانی مەدەرێ با بە ڕۆژوو بێ شتەکانە عادەتەر عادەتەیە خۆی کێشە خراپی شتەکە لەوایە کە عادەتە خووە ینی شتێکە ئێمە خومان پێوە گردووە ینی لەسەر بنەمای وشیاری نییە تۆ ئەمەد وەرگرتووە نا لەسەر مەوزۆی قازانج و چاکە و خراپە ڕەبتی بە قازانج و زەرەرەوە نییە حەق و ناحەق ڕەبتی بە قازانج و زەرەرەوە نییە ئەوەی کە حەق وەکو قازانج وێنا دەکاتەوە لە ڕاستیاوە عادەتە عادەت حەق وەکو چی وێنا دەکاتەوە وەکو بەرژەوەندی ئێتابان شتێک کە عادەتێکە دەتوانێت بمێنێتەوە چی دەیەڵێتەوە بەرژەوەندی تاکەکان دەیەڵێتەوە بەرژەوەندیانێکە هەیە و پێداویستە
سادانەی کە توزانم هی ئەوە نین ئەو قوربانیان بۆ بدەی بەڵام تۆ بۆیان دەدەیت و وەفعەن بۆەوەی بەدەستیان دێت ئەزانی چی خۆی ئەسڵەن عادەتیش خۆی لە ئەساسا کردەیەکی وشیارانە بووە کردەیەکی کۆمەڵایەتی وشیارانە بووە لە سەردەمی خۆیان معناکەی لەناو خۆیان بۆ هەڵی گرتووە ئەمە با کە دووپات کرایەوە تەقلید کرایەوە کە تۆ تەقلید دەکەیتەوە لە کردەی لە تەقلیدا چی نامێنێ ئەی تەقلیدانی چی یعنی بەڕەسمکردنی شتەکان یعنی گۆڕینی ئەو شتە ڕاستەقینە بەچی بە وێنە کە کردت بە وێنە ئەو کاتە جەوەرەکەی لەدەست دەدا وێنەیەک و شتە ڕاستەقینەکەی یەکن پاشایەک بەواقع پاشایە لەگەڵ پاشایەک لە مەسرحا پاشایە ئەمە یەک نین ئەو هێزانش کە هەیەانە لە ناویا ئەو هێزانەی کە پاشایەک پێی پاشایە لە ناو واقعەکە جیاوازن لەو هێزانەی کە ممەسلێک پێی پاشایە لە ناو مەسرحێکە و ئەمە ناڕەحەتیەکان بە جدی ناچێژێ ئەمەی تەمسیل دەگا خۆشیەکانیش بە جدی ناچێژێ بەڕاستەقینە وەکو خۆیان ناچێژێ بەڵام پاشاکە ناڕەحەتیەکانی هەر بەڕاستەقینە دەبینێ عینەکانیشی خۆشیەکانیشی بەڕاستەقینە دەبینێ وە کێشەکە ئەلێرایە ئەو شتانەی کە هەن عادەت وایان لێ دەکا هیچی ڕاستەقینە نەبێ یعنی ئەو کاتێ تۆ شەڕەکانت جەنگەکانت ڕاستەقینە نی ئاشتی دەر ڕاستەقینە نییە ئێستا ئێمە لەناو وەسەکی ڕێگاوا دەژین تەواو عادەتیا دەژین نە جەنگەکانمان ڕاستن نە ئاشتەکانمان ڕاستن نە هیچمان ڕاست نیە هەموو چییە تەمسیلە ئەم تەمسیلە لەکوێوە هاتووە هەمووی جۆرەکە لە تەقلیدکردنەوەی شتێکە ئەسڵیەکەی ئەوەی کە ئەسڵیە ومانەوە لەناو ئەم تەقلیدا عیبارەتە لە چی مەحکوم بوون بە عادەتەکە باشە بۆ ئەوەی کەس ناپرسێ ینی ئەوەیە تۆ ئەلێرەوەی تر شتەکە چۆن ئینسان بگاتە ئەوەی کە ڕاستەقینەیە ئەوەی کە ڕاستەقینەیە چۆن بەدەستی بێنن ئەمە پرسیارەکەیە ئەوەی عادەتیە نا ئەوەی تەقلیدکراوەتەوە نا دەبێت تۆ ئەو کاتە بپرسی لەوەی فەرەزن لە فترەیەکە فۆرمێک کۆمەلگایەک فۆرمێک وەردەگرێ وە کۆمەڵێ ڕێوڕەسم ینی شێواز بەرجەستە دەبن بۆ یەکەم جار بەرجەستە دەبن بۆ یەکەم جار شێوە دەگرن جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی بۆ یەکەم جار دێتە ئارا جۆرێک لە پەیوەندی ڕۆحی بۆ یەکەم جار دێتە ئاراوە ینی بە تەقلیدکردن بە پشتبەستن بە هیچ ئینێکی تر نا کۆمەلگایەکی تر و پەیوەندی کۆم بە ئیسفادەکردن لە دەڵێ با ئێمە ئیسفادە لە ئەوروپا بکەین لە ئەزمموی ئەوی تر بکەین نا ئەمە شتێکە لە ناو ئینسانەوە دێتە دەرێ و ڕێگایەکی هەیە بۆ ئەوەی ئەوە بێتە دەرێ وەوەی ئەسیلە لەناو ئێمە بێتە دەرێ و بۆی گۆ کۆمەلگایە بیناکە کە فعلەن کۆمەلگایەکی ڕاستەقینەیە دواتر تەبەن کام کۆمەلگایە وەدیدێ خەڵکێک دێ چی دەکا ناتوانێت بگەڕێتەوە بۆ هەمان شوێن کە ئەویدی بۆی گەڕاوەتەوە کە وا دەکا ئەم کۆمەلگا ڕاستەقینە بێتە ئاراوە ئەوەی ڕاستەقینەیە بێتە دەرێ ناگەڕێتەوە بەو شوێنە چی دەکا ئەمە بە حازر لە بەردەستایەتی دێنێت تەقلیدی دەکاتەوە کە تەقلیدی دەکاتەوە دەیەوێ هەمان بەهای ئەوەی ڕاستەقینەیە وەریگرێ ئەمە ئاسانە مانوبوونی ناوێ نە ئەو خۆشیانەی تایە کە لەو ڕێگا سەختە هەیە کاتە ئەمە دێتە ئاراوە نە ئەو ناخۆشیانەشی تایەکە لەو ڕێگا سەختە هەیە ئەلێ ڕایەتی شتەکان یەکسەر تەحول دەکەن بۆ جۆرێک لە تعسوبگەرایی و گروپگەرایی و خیاڵگەرایی و ئیترە و کاتە دیفاکردنە لە نەریتێک وەک نەک دیفاکردنە لە ئەو ئەساسەی کە ئەمەی نەریتەی لێوە هاتووەتە ئاراوە ئەوەی کە ڕاستەقینەکەیە تو بێت جارێکی تر بۆی بگەڕێیتەوە تاوەکو بە شکڵێکی ڕاستەقینە بیتەنەو ئەمەی کە هەیە و دایما ئەوەی تەقلید دەکرێتەوە گوتمان چی لە دەستدەدا جەوهەرەکە لە دەستدەدا ئەوەی جەوهەریە لە ناو شتەکە ئاشتەکەی لەسەر بەندە ئەوە لە دەستدەدا لە جەوهەرا وەمە لە ڕواڵە تا چییە
شتێکی ڕاستەقینەیە لەو دەچێت جا ئەمانە هەموو چییە بیرکردنەوەی دەوێت ناڵێم کاتێک کە ئێمە کەسێکی عادەتی بووین ئیتر بیر لە ئەساسە ناکەینەوە کام عادەتەی لەسەر بەندە چی دەکەین تەنها عادەتەکە وەردەگرین و ئیشی پێ دەکەین حتما بۆچی چونکە کۆمەلگاکە ناچارت دەکا بۆبە ئەگەر تۆ ئاوا نەبی حەقی ئەوەت پێ نادا ڕەوایەتی فلانەشتت پێ نادا تۆ بیکرد فەرزان من شادەم نەبوایە خۆ شادەم مەبوایە و دکتۆران بخوێندایە و نەم خوێندایە هەر عینیشت دەبوو چونکە من ئەوەی کە نووسیومەوە ئەوەی کە فێری بووم و لێ تێگەیشتوم ئەوە لە ڕاستیا هیچ ڕەبتێکی بە کولیەوە نەبووە ڕەبتی دەم بەو شادانەوە هەبووە نە بەو پرۆسێ خوێنەوە بۆ کە من پیاە تێپەڕوم و ئەوەش من لە زانکۆ دەموتەوە ئەلفێکی لە مامۆساکانە و لەو پرۆسێ خوێندنەوە من فێری نەبووم نەگەرەوە جاری وا بوو من ئەسەن ئەو کلاسێک کە دەستم پێدەوت ئەو شتێک کە دەوترایەوە من شتەکانم دەوتەوە دواتر بۆم دەنووسینیان یعنی شتانێک بوون هەر تازە بوون هەر ئەو کاتێک کە لەو کۆبوونەوە ئەو شتانە ئەو بیرکردنەوانە ئەو ینی محازەرەکە جۆرێک بوو لە لێکۆڵینەوە لە ڕاستیە ینی بە دوواداچوون و بیرکردنەوە بەڵام من ئەگەر بێت و ئەو شەهادانەم نەبێ ڕەوایەتیم نییە چی بکەم بچما و زانکۆیەت دەست بڵێمەوە بۆ ئەوەی ڕەوایەتیم هەبێت دەبێت چی بکەم دەبێت ئەو تەقلیدە قبول کەم ئەو عادەتە قبول کەم و بچمە ناوی دەبێت وەریشی گرم و دەبێت پێشی تەسەڕف بکەم ینی ئاوا تەسەڕف بکەم کە زانکۆکە دەیەوێت و ئەو خو عادەتەی کە ئەو زانکۆیە لە زەمانێکی دیاریکراوە ئەگرتوویەتی دەبێت تۆ جوان تەمسیری ئەو خو عادەتە بکەیتەوە ئەوە ناگەر تەمسیری ئەو خو عادەتە نەکەیتەوە دەپشڕی لە سیستەم پشای لە سیستەم بەلادان لە قەڵەم دەدێ بەلادان لە قەڵەمدا فرە دەدەنە دەرێ و تەواو ینی بۆ ئەمەیە تۆ بۆ ئەوەی کە شتەکانت بڕوا دەبێت چی بکەیت دەبێت عادەتەکە وەرگری جا نازانم مۆزوعەکەمان جا پێم باشە بچینەوە سەر ئێنەکە ئەوەی گرنگ بوو من لێرە باسیکەمەوە بوو کام خەگەن قانون خۆی عادەتە عادەت فعلا قانون لەسەر ئەساسی عادەت دروست دەبێت قانون بەرجەستەکردنی عادەتە ئەوەی کە عادەتە نادیارە ئەم دێنە چی دەکا دەکاتە یاسایەکی قانونی و دیار نووسراوی ینی عادەت چییە عادەت قانونێکی نەنووسراوە قانون عادەتێکی نووسراوە قانون عادەتێکی ڕسمیە عادەت قانونێکی ناڕسمیە عرفیە کە دەڵێ قانونی عرفیە قانونی عرفی چییە عرف ئەمە خۆیان دیارە ناوەکەی دیارە ئەی هەر ئەوەشە هەموو نەقانون تەنانەت شەریعەتیش دەبێت لەگەڵ عرفا چی بێ دەبێت شوێنکەوتی عرف بێ باشە ئەم عرفە چییە ئەوەندە دەبێت حسابی بۆ بکە دەبێت لە ئەوەی فتووا دەبێت تەقدیری مەکان و زەمان بکە یانی چی ینی دەبێت تەقدیری عرف بکە ئەبێ حساب بۆ عرف بکە ینی بە حساب بۆ عرف اینجا تۆ ئەم یاسا تەشریعیە دەردەکەی قانونیش بە ئامانشەوە بۆچی چونکە تۆ ناتوانانی عرف جۆرێکە لە دەگرتن کۆمەلگاکە وەریگرتووە لە ڕێگەی جۆرێک لە پەروەردەوە و قانون لەسەر ئەساسی ئەوەی کە وەرگیراوە دادەندێ بۆ کۆمەلگاکە نە قانون شتێکە ئێمە فێری خەڵکی دەکەین و لە ناو مێشکی خەڵکا دەیچەسپێنین و خەڵکەکە دەبێت پێ بڕوا بڕێەوە قانون ڕێگەوەیە قانون بۆ ئەوە وایە قانون بۆ ئەوە دانراوە کە پاسەوانی لە عادەت بکە یعنی بۆ پاسەوانیکردن لە عادەتەکە دانراوە یەکەم جار بۆ نمونە ئەگەر عێراق وەرگری بە پێی قانونی عێراقی یەکەم جار بنەماکانی مافی مرۆڤ ئینتاحی ئیسلامی دوای ئەوە عادەت خوونەریت بە ڕەچاوە جا ئەمە دوای ئەوە نییە لە ڕاستیا خوونەریت بەلامویانە بۆچی چونکە تۆ ئەخ وایە ئەوە ناخۆی ئێستا وەی دەڵێ مافی مرۆڤ ئەوەی کە دەڵێ لە گونجاو بێ لەگەڵ مافی مرۆڤە
هەر ئەو بەندانەی کە دانراوە بە ناوی مافی مرۆڤ ئەوە خۆ هیچی جێبەجێ ناکرێت عادەتەکە حکم دەداری ئەمانە جێبەجێ دەکایان ئەگەر سێری قاوەش بکەین ئەوانەیە حقوقی ئینسان هەمووی چییە؟ هەمووی لە مەسلحەتی هەمووی ڕەبتە بە بەرژەوەندیە مادێ و ینی دنیایەکانەوەی کە کۆمەلگا جەختی لەسەر دەکاتەوە دەستور ڕەبتی بە دەوڵەتەوە قانون ڕەبتی بە حکومەت أصلاً يكيك أجر كون مناقصة ببرات محكمة لا محكمة أجر بيت ودقيق ياساي نبيت لسا أو قضية يكيك لاني كرتاوة كده يعني اعتباري تعرفي بدام لي عقبة أوي كومالغا أو إذا كومالاياتي بس لأوروبا يعني شو كمان يعني يكسر عرفة كسر دولة لأوروبا آخر پەروەردە کەیان لەبەرەوەی پەروەردەی ڕسمیە و عرفەش کە دروست بووە عرفێکی ڕسمی کە بووە عرفێکی ڕسمی لەگەڵ قانونی نووسراوە زۆر تەبایە بە زەمی تر کە عرفێکی شەفەویە یان عرفێکی ناڕسمیە لەگەڵ قانونی نووسراوە هینێکەیە لە بینانە لەبەرەوە قانونانەی کە هەرگیز جێبەجێ ناکرێن یعنی هەر بە حەواوە دەمێننەوە ینی ئەوەی کە جێبەجێ دەکرێەوەی لە عرفەکە هەیە و ئەوەی کە حکم دەدا لە ڕاستی ئەو ێزە کۆمەڵایەتیە ئەو ێزە کۆمەڵایەتی حساب بۆ نەتەشیع دەکا ینی شتێک شەرعیە یا ناشەرعیەوە ناخوێنێتەوە شتێک قانونیە یا قانونی نیە ناخوێنێتەوە شتەکە قانونی بێ یا قانونی نەبێ بەڵام ئەگەر عرفەکە دژی عرفەکە بێ و کۆمەلگایە چی دەکا ئەو کەسا سزا دەدا من